بەراوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. چین و توێژە جیاوازەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە بەردەوامن لە خۆپیشاندان و حکوومەتیش وەڵامی داواکاریەکانیان ناداتەوە. ناوەندی بڕیاری یەکێتی نیشتیمانی کوردستانیش داوای هەڵوەشاندنەوەی حکوومەتیارێم و پێکهێنانی کابینەیەکی نوێ دەکات. بە میوانداری بەڕێز دکتۆرە ڕێواز فایق ئەندامی پەرلەمانی کوردستان کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە تاوتوێن پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. هێنانی حکوومەتێکی نوێ دەکات. هەرێمی کوردستان ماوەی زیاتر لە ساڵێکە ڕوبەڕووی قەیرانی سیاسی و دارایی بووەتەوە. هۆکاری سەرەکی قەیرانە سیاسیەکەش لەو کاتەوە سەری هەڵدا چوارلایەنی سیاسی کۆمەڵ ئیسلامی یەکێتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانی یەکگرتووی ئیسلامی و ویستیان یاسای سەرۆکاتی هەرێم هەموار بکەنەوە. دەستبردن بۆ هەمواری یاسای سەرۆکاتی هەرێم بووە هۆکاری پەکخستنی پەرلەمانی کوردستان و ئیفلیچکردنی کارەکانی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێم. تاوەکو ئێستاش کێشەی سەرۆکاتی هەرێم چارەسەر نەکرا و بارودۆخە سیاسیەکەش وەک خۆی ماوەتەوە. ساڵێکیشە هەرێمی کوردستان بێ پارلەمانە. ناوەندی بڕیاری یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە ڕاگەیاندراوێکدا داوای پێکهێنانی حکوومەتێکی نوێ دەکات. ناوەندی بڕیاری یەکێتی پێی وایە حکوومەتی هەرێم سەرکەوتوو نەبووە لە چارەسەرکردنی باری ئابووری و ژیان و گوزەرانی جەماوەر. ناوەندی بڕیاری یەکێتی ئاماژە بەوەشەکات ئەبێت گۆڕانکاری لە حکوومەتی هەرێمی کوردستاندا بەدی بێنین و لە سەر ڕێبازی ڕیفۆرم و چارەسەری سیاسی و ئابووری حکوومەتی هەرێم بە حکوومەتێکی بەتواناتر بگۆڕین. جگە لە ناوەندی بڕیاری یەکێتی نیشتیمانی تاوەکو ئێستا هیچ لایەنێکی سیاسی بە فەرمی داوای هەڵوەشانەوەی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستانی نەکردووە. بە بڕوای چاودێرانیش تاوەکو پرسی سەرۆکاتی هەرێم چارەسەر نەکرێت، قەیرانی سیاسی و دارایی هەرێم بەردەوامە بێت. دوای هەڵبژاردننی 21 نوێی 2013 کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان دوای 8 مانگ پێکهێنرا و هەر 5 هێزە سەرەکیەکەی هەرێم بەشداریان تێدا کرد. دوای هەوڵی پەرلەمانیش بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم لە ساڵی 2015 وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان دوور خرانەوە. ئێستا کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان تەمەنی 10 مانگ و 2 ڕۆژی ماوە. لە مانگی ئەیلولی ساڵی داهاتووش ئەبێتە حکوومەتێکی کار بەڕێکار و ئەبێت هەڵبژاردننی خولی پێنجەمی پارلەمانی کوردستان بەڕێوە بچێت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. دکتۆرە ڕێواز زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین خوێندنەوەی بەڕێزتان بۆ خۆپیشاندانەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە چیەوە پێ دوایەم خۆپیشاندانانە چ کاریگەریەک دروست دەکەن لەسەر دۆخی هەرێمی کوردستان؟ بەنای خۆی بەخشندەی میهرەبان، بێگومان ئەو خۆپیشاندانانە و هەر چالاکیی تری مەدەنی کە لە سلەیمانی و لە هەڵەبجە و لە دەوروبەری سلەیمانی بە شێوەیەکی گشتی ئەنجامەدرێ، مافێکی دەستوری یاسایی خەڵکی کوردستانە بە شێوەیەکی گشتی و بێگومان بەرەنجامی دۆخێکە کە پێچێ خەڵکی تلەوە زیاتر نەتوانێ بەرگەی بگرێ و هەوڵێکە بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەرکی ڕاستەقینەی خۆی هەڵبسێ. بێگومان ئەم دۆخێکە کە خەڵکییا گەیشتە ئەو پەڕی بێئومێدی بۆیە تەنانەت مامۆستایانی بەڕێز بڕیاریان داوە کە بایکۆتی هۆڵەکانی خوێندن بکەن کە ئەمە ڕەنگە زۆر زەحمەت بێ، وەکو دابڕاندنی ماسی وایە لە ئاو بۆ مامۆستاکە ساڵی نوێی خوێندن دەست پێ بکاتەوە، بەڵام ناچار بکرێ بەوەی کە نەچێتەوە ناوهۆڵەکانی خوێندن و خوێندکارەکانی نەبینێ و وانیان پێنەڵێتەوە. لەبەرەوە خوێندنەوەکە بە شێوەیەکی گشتی ئەوەیە کە ئەمە ئەتوانین بڵین ئاکامی شکستی حکوومەتی هەرێمی کوردستانە لە بەجێگەیاندنی بەڵێنەکانی و ئاکامی شکستی هێزە سیاسیەکانی بەشدارە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە بردنەسەری بەڵێنەکانی هەڵبژاردن، بەتایبەت ئەو هێزە سیاسیانەی کە دەتوانن دۆخی سیاسی و ئابووری خەڵکی کوردستان بگۆڕ. بەڵێ دکتۆرە بەرز باست لەوە کرد کەم خۆپیشان نیشانەی بێ ئومێدبوونی خەڵکە
نیشانەی بێمێدبوونی خەڵکە لە حکوومەت بەڵام بۆچی دەبین مەسەلەن خۆپیشاندانەکان لە سنوورێکی دیاریکراوە لە سنوورەکانی تر ئەمە نیە؟ ئەزانێم قسەیە زۆر دووباراکەینەوە و ئەم پرسیارە زۆر ئاراستەی زۆر کەزەکرێ و زۆر جاریش جەدەلی زۆری لەسەرەکرێ واضحەوە زۆر ڕوونە و ینی ئەمە شتێکە کە کەسمان پێویست ناکانی بڕوا ناکەم دوو کەس پێکەوە مناقەشەیەم دۆخە بکەن یەکێک لە جوابەکانیان ئەوە نەبێکە ئەو جۆرەی لە ئازایەتی و ئەو جۆرەی لە زیندوێتی لە ئەو سنوورانەیە هەیە کە ئەویش هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو هێزە سیاسیانەی لە ئەو زۆنە بەداخەوە کەوایە حکوومەکەن زیاتر دەرفەتی ڕادربڕینە ڕەخسێنن و خەڵکەکەشی خەڵکێکە کە کەمتر ئامادەیە دۆخێکی ناسروشتی قبول بکە ئەو مانایەوە نییە کە خەڵک لە هەولێر و لە دهۆک ناڕازی نییە خەڵک لێرە ناڕازیە بەڵام دەیەهات جۆر هەڕەشەی لەسەر خۆی لەسەر خێزانەکەی لەسەر کەسوکارەکەی لەسەر کارەکەی لەسەر شوێنی کارەکەی لەبەرەوە ڕەنگە ئەمەنەکە و ینی لەبەرەوە نییە کە لێرە خەڵک لە هەولێر و لە دۆک ژیانیان زۆر خۆشە یان موچە لە وەختی خۆیان وەرەگرن ئەمە دۆخێکە کە پەیوەندی بە هەمووانەوە هەیە من تەنایەک ینی هیوام هەیە ویژەوەیە کە هێزە سیاسیەکانی زۆنی سەوز یا زۆنی سەوز و نیلی محاولە نەکەن ئەم ناڕەزایەتیە جوانە سروشتیە خۆکردەی خەڵک بەکاربهێنن بۆ مەرامی سیاسی چکە ئەمڕۆ ینی من بەش بە حاڵی خۆم وەکو چاودێرێک با لێرە باسی خۆپیشاندانەکانی ئەمڕۆی سلەیمانی بکەم هەستم کرد ئەو گڕوتینەی ڕۆژانی تری نەبوو نەک لەبەرەوەی کە خەڵکەکان ئێستا ڕازین یان خەڵکەکان نیگەرانەکانیان ڕێویەوەتەوە لەبەرەوەی کە وەختە هێزە سیاسیەکان و بەتایبەتی ینی حەزەکەم ناوبێنم بەتایبەتی بزودنەوەی گۆڕان ینی محاولەیەکی هەیە بۆ ئەوەی کە ئەو دۆخە بە ئاقارێکی تر ببا لەبەرەوە قەنەعەتێکم لەلا دروست بووە کە ئەو خۆپیشاندانانە دوجار لەبارە برێن لە جیاتیەوەی هێزە سیاسیە ناڕازیەکان ڕۆڵیان هەبێت لە گەورەکردنی خۆپیشاندانەکان و ئاراستەکردنی بە جۆرێک کە خواستەکانی تیابێتە دی نابێت ڕۆڵیان هەبێت بە سیاسیکردنی دروشمەکانی خۆپیشاندان چکە ئەو دروشمانە دوجار دروشمی پیشەین پەیوەندیان بە ژیان و دۆخی مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە هەیە و دروشمی سیاسی نین لە ڕاستیە و گوناحە و جەریمەیەکی گەورەیە کە ئەوان با بڵێن کارێک بکرێت کە خۆپیشاندانەکەی ئەوان لەلایەن بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستانەوە والێک بدرێتەوە کە خۆپیشاندانێکە دژی یان خۆپیشاندانێکی سیاسیە چونکە ئەو کاتە لەمانە جوانە ڕاستەقینەکەی خۆی ئەشۆرێتەوە پەرلەمانتاران ئەتوانن بەشدار بن لەو خۆپیشاندانانە وەکو هاوڵاتیەک ئەتوانن بەشدار بن نەکۆک نوێنەرەی هێزە سیاسیەکە بەڵێ ینی پێ دوای هەر کاتێکم خۆپیشاندانە حزب تەداخولی کرد کاریگەریان نابێت لەسەر باشکردنی دۆخی خەڵک ئەزانی لە ئامانجە ڕاستەقینەکەی خۆیان لاعەدەن بەلاڕێدا دەبرێن و دواتر ئەکەونە ناو جۆرێک لە سازش و جۆرێک لە تەسویەی سیاسی کە ڕەنگە ناو هێزە سیاسیەکانە بکرێ ینی ئێمە حەزی شوباتمان بەڕوونی ینی لەبەر چاومانە ئەزانین چۆنە و چۆن بوو من ینی ئومێدم ئەوەیە خۆم مامۆستای زانکۆ بووم پێشەوەی ببم بە ئەندامی پەرلەمان خواستەکانی مامۆستایەکی زانکۆ خواستە پیشەیەکانی مامۆستایەکی زانکۆ وەختێ کە خۆپیشاندانی بۆ ئەکایان مامۆستایەک لە سێکتەری پەروەردە خواستێکە کە پەیوەندی بە دۆخە سیاسیەکەەوە نییە چکە خەڵکە گەرمەبەستی بێ بۆ دۆخە سیاسیەکە خۆپیشاندان بکە دروشمەکانی جیاوازە بن و ئامادەکاریەکانی جیاوازە بن و ڕێکخەرەکانی جۆرێکی تر لە بەیان و ڕاگەیەنراویانە بێ ئێمە بە ئاشکرا ڕۆژانە من جۆ لە ڕاگەیەنراوی مامۆستا بەڕێزەکانە گرمەوە فەرمانبەرانی هەرێمی کوردستانە گرم کە ڕایەگەێنن بە ئاشکرا بەیاننامە و ڕاگەیەنراویان هەیە داواکەن حیزبە سیاسیەکان خۆپیشاندانەکانی ئەوان ئیستیغلال نەکەن لەبەرەوە ینی خواستی منەوەی وەکو پەرلەمانتارێک ئێمە ئەگەر قرارە بەشدار بین وەکو هاوڵاتێکی ئاسایی بەشداری خۆپیشاندانەکان بین بەشدار نەبین لە نووسینەوەی دروشم بۆ خۆپیشاندەران چکە خۆپیشاندەران زۆر لەوە وریاترن زۆر لەوە بە ئاگاترن زۆر لەوە زیندووترن کە ئێمەی پەرلەمانتاران یان حیزبە سیاسیەکان بتوانین ئاراستی خۆپیشاندانەکانیان بگۆڕین بەڵێ زۆر باشە بەس هۆکاری چێ دکتۆرە بە ڕای بەڕێزت کە تاکو ئێستا حکوومەت وەڵامی داواکاری خۆپیشاندەران ناداتەوە و کارەکەی چیە کە خەڵک بەردەوامە لە خۆپیشاندان بەڵام حکوومەتی پەیامێکی نییە بۆ ئەو خۆپیشاندەرانە
ئەزانی حکوومەت کێیە؟ حکوومەت بریتین لە حیزبە سیاسیەکان. لەناو حیزبە سیاسیەکانی حیزبی یەکەم هەیە و حیزبی دووەم هەیە و حیزبی سێم و چوارەم و پێنجەمیش هەیە. حیزبی دووەم ئێستا لە دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستانە، بەڵام هەر دەستی لێ بەرنابێ. حیزبی یەکەم هەیە و حیزبی سێم و چوارەم و پێنجەمیش هەن. خۆ دەزانی ئیسلامیەکان بەشداریکی من وا هەستەکەم، یان توانم وا بڵێم بەشداریکی ڕەمزیان لە حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە و درێژایی بەشداریکردنەکانی ئەوان لە حکوومەتی هەرێمی کوردستانە نەیانتوانیوە بڕیار دروست بکەن لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە، نەیانتوانیوە ڕۆڵیان هەبێت لە ڕسمی سیاسەتی ئابووری، لە ڕسمی سیاسەتی کۆمەڵایەتی، هیچ سیاسەتێکی گشتی حکوومەتی هەرێمی کوردستان. نەخشەکەی ئەوان لەناو وەزارەتەکانی خۆیان تێناپەڕێ. ڕەنگە وەزیری سەرکەوتویان هەبێ بە نمونە، یعنی وەزیری سەرکەوتووی ئیسلامیەکان هەبووە لە کابینەکانی ڕابردوو لە ئێستاشان نمونەی خراپیان نییە و بەعکسەوە نمونەی باشیان هەیە، بەڵام ئەوانە ناتوانن، یعنی ناتوانن نەخشیان هەبێ لە دروستکردنی بڕیار لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە و ئاراستەکردنی سیاست لەناو حکوومەتی هەرێمی کوردستان. ئامێنێتەوە ئێمە باسی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین. پارتی بڕیاری خۆی داوەوە بە ئاشکرا وازەحە ئەو چۆنچۆنی سیاسەتەکە، یعنی ئەمە شتێکی شاراوە نییە. ئەو بەو شێوەیە سیاسەتەکە، بەو شێوەیە اقتصادی هەرێمی کوردستان بەڕێوە ئەبا، بەو شێوەیە مامەڵە لەگەڵ شەڕی داعشەکە و خەڵکێکیش هەن لەگەڵ ئەم تەوەجوهەن، یعنی دەنگدەرێکی شەیە لەگەڵ ئەم تەوەجوهەیە پێی قبوڵە و پێی ئاساییە. و ئێمە کەمترین دەنگمان گوێ لێ بووە لە ناو پارتی دیموکراتی کوردستان جگە لە چەند کەسێکی دیاریکراو کە پەنجەکانی دەسەژمێنن و یعنی پاشخانی اعتراضی ئەمانش لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان نەزانم پاشخانی دابەشبوونەکانی ناو بنەماڵەیە بۆ اعتراضگرتن لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان. ڕەنگە تەوەجوهێکی جیاواز هەبێ لە دژی حکوومەت بێ، لە دژی شخصی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بێ و بە پەنجەی دەسەژمێرێن. لەبەرەوە ئەوەی دەنگدەری پارتی دیموکراتی کوردستان اعتراضی نییە، دێمە سەر یەکێتی نیشتیمانی کوردستان. منەمەوێت لێرەوە قسەیەک بکەم بە درێژایی ئەو ساڵ و نیوەی کە ئەندامی پەرلەمانی کوردستان بوو و بە بەردەوامی بەشدار بووم لە هەموو کۆبوونەوەکانی ئەنجومەنی هەرێمی نەوتوغاز کە لەگەڵ پەرلەمانتاران کرابێ لەبەرەوەی لە لیژنەی نەوتوغاز بوو. بە هیچ شێوەیەک بە درێژایی ئەو ساڵ و نیوە ئەنجومەنی هەرێمی نەوتوغاز کاتێک یعنی لە هەر 5 کەسەکە سەرۆک و جێگر و هەر سێ وەزیرەکانی بڵین پلاندانان و سامانە سروشتەکان و دارایی تا ئەو کاتێک کە وجودی هەبووە نەیانتوانیوە وەڵامی و پرسیارانە بدەنەوە کە لە لای ئێمە هەبووە و هەمیشە یعنی دیزە بە دەرخۆنەی دۆخەکەیان کردووە. ئەمە یەک. دوو، ئەو فترەیە کە ئەو ماوەی ساڵ و نیوە کە ئێمە بەردەوامی وەکو فراکسیۆنی سەوز لەگەڵ حکوومەت کۆبوونەوەمان کردووە، ئەو جارانەشی کە پرسیارمان کرد بێ لەسەر دۆسیەی نەوت بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە وەکوی ئێمە خواستمانە نیگەرانیەکانمان بڕەوێنێتەوە و متمانەمان لەلا دروستکە. لەبەرەوە ئێستا دۆخێکەیە. پەرلەمانتار متمانەی بە حکوومەت نییە، حکوومەت حیزبەکان متمانیان بە حکوومەت نییە، خەڵک متمانەی بە حکوومەت و بە حیزبەکانیش نییە، واتە دۆخێکی ناسروشتی هەیە. ئەم پرسیارە جەوهەریە. یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت چی بکا بۆ ئەوەی حکوومەت گوێ لە ناڕازایەتەکانی خەڵکی کوردستان بگرێ ئەگەر بەڕاستی لەگەڵ ناڕازایەتەکانی خەڵکی کوردستانە؟ ئەم پرسیارێکی جدیە، یعنی پرسیارێکە من وەکو پەرلەمانتار لە ڕوون نایە بچمە ناو خۆپیشاندەران وەکو پێویست، لەبەرەوەی لەوا ترسم پێم بڵێن تۆ حیزبەکەی خۆت بەشدارە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە دێی بۆ چاواشەکاری دێی. ئەزانی قورسە ئەندامێکی پەرلەمانی یەکێتی نیشتیمانی کوردستان بگاتە ئەو قەناعەتەی کە حیزبەکەی جەماوەرەکەی خۆی چاواشاکە و حیزبەکەی ئێوێ بە شێوەیەک تەسەڕوفەکە کە لەگەڵ خواستی جەماوەرەکەیان نایەتەوە. من نەزانم ئەتوانێت یەکێتی ئەتوانێت چی بکە بە هەردوو باڵەکەوە، هەردوو باڵەکەەوە، یەکێک نادوونا یعنی یەکێکیان نا، هەردووکە بێت کۆ ببنەوە بە یەکەوە، هەردووکە بێت کۆ ببنەوە بە یەکەوە ئەگەر بە تەنها لەسەر خەمی خەڵک کۆبوونەتەوە لەسەر هیچ شتێکی تر نا. نەزانم جیاوازەکانی نێوان ئەم دوو ئاراستەیە زۆرە، بەڵام بە تەنها لەسەر خەمی خەڵک کە هەردوو لا بانگەشەی بۆکەن و هیچ کامیان جیاواز نین لە بانگەشەکردن بۆ خەمی خەڵک، دەتوانن کۆ ببنەوە ئەم دوو ئیشە بکەن. یەکەم، بە بەردەوام ئەوان لەگەڵ قونسوڵیات پەیوەندیان هەیە، دعوەتیان هەیە بەیەکەوە دانیشن قساکەن. زۆر ئاسانە بۆ ئەوان قونسوڵی تورکیا بەڕەسمی یا بڕۆن سەردانی بکەن یا نامەیەکی ئاراستە بکەن ئەگەر فعلەن یەکێتی نیشتیمانی کوردستان ئاگای لە دۆسیەی نەوت نییە و ئەگەر فعلەن یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدار نییە لەم دۆخی کێسە خەڵکی هەرێمی کوردستانی تیا و ئەگەر بەڕاستی ئەو پارەی کە ڕۆژان کە مانگانە وەزارەتی سامانە سروشتیەکان وەکو داهات ئیعلانیەکە یەکێتی نیشتیمانی کوردستان ئاگای لێی نییە و ناچارە قبوڵی کە، ئەگەر بەڕاستی وایە دەبێ بانگی کەن پێی بڵێن ئێمە چیترم دۆخە قبوڵ ماکەین بۆ ئاگداری ئێوە
ڕێککەوتنامەی 50 ساڵی حکوومەتتی هەرێمی کوردستان و دەوڵەتی تورکی جێبەجێ نابێ کە بەشێکی گرنگی ئەو ڕێککەوتنامەیە بریتە لە ئامادەکردنی غازی زۆنی سەوز و نیلی بۆ تورکیا بۆەوەی لە کۆتایی 2017 و سەرەتای 2010 بۆی بنێرێ و هەرزان فرۆش کرێ بۆ تورکیا بنێرێ پێی بڵێن ئەو ڕێککەوتنامەیە جێبەجێ ناکرێت لەبەرەوە ئێمە لە دۆخی ئێستا ڕازی نین. ئەمە یەک. دوو، ئێمە داناغازمان هەیە، داناغازێک کە هاتووە لە ئەو زۆنە شارێکی گەورە دروستکە، شارێکی سناعی گەورە دروستکە، بەدەیان سەدان هەزاران ملیۆن دلار خەرج بکە بۆەوەی ینی هەم ناوچەکە لە ڕووی پیشەسازی و اقتصادیەوە گەشە بکە، هەم خەڵک ینی دەستی کاری ئەو ناوچەیە بکەوێتە گەڕ. ئەگەر فعلەن ڕاستەکەن بە هەمان شێوە لەگەڵ ئیماراتیەکان قسە لەسەرەوە بکەن و لەگەڵ داناغاز بەڕستنی قسە لەسەرەوە بکەن کە ئێوە فەرمونون مامەڵە لەگەڵ ئێمە بکەن. ئەگەر ڕاستە کایەکەتی نیشتیمانی کوردستان بەڕسمی داوا لە ئێرانەکان کا بۆی بۆرینەوتی ئەو زۆنە لەگەڵ ئێران پێکەوە گرێ بدرێەوە چاوەڕێی مەرحەمەت و ڕەحمەت و بەزەی وەزارەتی سامانە سروشتەکان نەبێ. اینجا باس لەوە بکە ئاخۆ ئەوێ ژیانی خەڵک بگۆڕێیان نا و ئەمە بۆ گۆڕانیش بە هەمان شێوە ڕاستە. گۆڕان بۆ فشار و سترێس دروست ناکات لە سەرکێتی نیشتیمانی کوردستان بڵێ وەرە با ڕێککەوتنامەکە جێبەجێکەین. ڕێککەوتنامەکەش بەوە جێبەجێکرێت کە ئەو زۆنە لە ڕووی ئابووریەوە هێندە بەهێز بێ بتوانێت ببێتە کارتی سیاسی لەسەر پارتی دیموکراتی کوردستان. ئەزانی کارتە ئابووریەکان زۆر گرنگترن لە کارتە سیاسیەکان. کاتێ یەکێتی و گۆڕان کە حکومدار و فەرمانڕەوای زۆنی سەوزن دەتوانن دۆخی سیاسی لە هەرێمی کوردستانە بە ئاراستەی هاوسەنگی بگۆڕن کە بتوانن ئەو زۆنە بکەن بە زۆنێک لە ڕووی اقتصادیەوە بتوانێ تەنانەت بەبێ پایتەختیش پشت بەخۆی ببەستێ، نەک لە پایتەخت جیاب بێتەوە، نەخێر نابێت لە پایتەخت جیاب بێتەوە، دەبێ لەگەڵ هەولێر بەڵام نەناو هەرێمی کوردستانە بەڵام کارتە ئابوووریەکانی هێندە بەهێز بن کە بتوانێت دوجار لە بێمنەتی اقتصادی هەبێ بەرامبەر بە پایتەخت. زۆر باشە دکتۆرە. بەڵێ بەڕێز باست لە مەسەلەی ئەوەی کە نابێت سلێمانی جیابێت و ئێستا پرۆژێکەیە بۆ مەسەلەی چارەسەرکردنی قەیرانی دارایی هەرێمی کوردستان مەسەلەیەوەی کە مامەڵی ڕاستەوخۆی پارێزگاکانە لەگەڵ حکوومەتی عێراقی ئێوەش دوێنێ لە ناوەندی بڕیار باستان لەو کردبوو نابێ ئەوڵ بدرێت کە هەرێمی کوردستان پارچە بکرێ. ئەنێ وەکو هەم وەکو پەرلەمانتەرە وەکو ناوەندی بڕیار ژێنی پێتان وایە ئەم پرۆژەیە پارچەکردنی هەرێمانی خەڵکی کوردستان جێگەلەوە چارەسەرێکی تریە بۆ قەیرانی دارایی؟ لە ڕاستیە با ئێمە ئاوا شەرحی حاڵەتەکە بکەین یا شەرحی بابەتەکە بکەین کە ئێمە نەک لە ناوەندی بڕیار یعنی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دروشمێکمان هەیە کە ناوی دروشمی مافی چارەی خۆنووسینە. ئەم دروشمە بە هەزاران قارەمان لە سایی ینی بە ئاکامگاندنی ئەم دروشمەیە شەهید بوون. لەبەرەوە دەستبەرداربوونی ئەم دروشمە هەروە بۆ یەکێتیەکان ئاسان نییە. ئەمە یەکەم. دوو، ئەو دەستورەی کە دەستوری هەمیشەیی عێراقا و جەنابی مامجەلال و جەنابی کاگنۆشیروان حزوری جدیان هەبووە لە داڕشتنی بەند و بابەتەکانیە یەکێک لە شەڕەگەورەکانی کە کردویانە بۆ ئەوەی چەندین مادە بسەپێنن یان بچەسپێنن لە ناوم دەستورە ئەوە بووە کە ئێمە هەرێمێکمان هەبێ ئەم هەرێمە بتوانێ خۆی وەکو هەرێمێکی فیدراڵی مامەڵە بکە. لەبەرەوە جاکردنەوەی سلەیمانی وەکو دروشم بابەتێکە لە ڕووی واقعیەوە بابەتێکی ترە. ئێستا گەر لە من بپرسی خۆزگە ئەگەر جاکردنەوەی سلەیمانی لە هەرێمی کوردستان سلەیمانی و دەوروبەری ئەبێتە هۆی چارەسەرکردنی کێشە ئابوووریەکانی سلەیمانی بەدەر لە هەموو شتێک بە مخالف بە ناکۆک لەگەڵ ئەو دروشمە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەو ڕەنجەی کە جەنابی مامجەلال و کاگنۆشیروان داویانە بۆ ئەوەی هەرێمی کوردستان ئەم سێ پارێزگایەوەکو هەرێمێکی فدراڵی بچەسپێ بە لە بەرچاو نەکردنی هەموو ئەمانە منوەکو پەرلەمانتارێ پشتگیریەکەم ئەگەر واقعی بێ. ئێستا بۆ تەسەلمێنم چۆن ناواقعی. یەک، کاتێک عەبادی و کاتێک حکوومەتی ناوەندی ڕازیە بێ مامەڵەی ئابووری یا مامەڵەی پارێزگایەک لەگەڵ سلەیمانیا بکە کاتێک داهاتە سیادیەکانی سلەیمانی بگەڕێتەوە بۆ مەرکەز ئەخۆ داهاتەکان چین؟ گومرگەکانی باشماخ و پەروێزخانن. بە نمونە منەوە پرسیاراکەم ئایا ئازیزانمان لە بزوتنەوەی گۆڕان دەتوانن فشار بخەنە سەرکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی داهاتی گومرگەکان
کە بۆ خۆیان چەند ڕۆژێک پێش ئێستا چەند هەفتەیەک پێش ئێستا دەیانوت داهاتی سلەیمانی 50 ملیار دینارە و یەکێتی تەسلیمی پایتەختی ناکاتەوە. ئایا دەتوانن فشار بکەن لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەم داهاتە بگەڕێنێتەوە بۆ مەرکەز؟ ئایا ڕەوایە سلەیمانیەک کە دەرچەیەکی نەبێ دەواازەیەکی نەبێ بۆ ئەوەی نەوتەکەی بڕاتە دەرەوە دڵنیا نەبوو بێتی لەوەی کە ئەتوانی یەکێتی ڕازیکەی بۆ ئەوەی کە داهاتە سیادیەکان بداتەوە بە مەرکەز بۆری نەوتە نییە بە هیچ شێوەیە خۆ بە ئاسمانە نەوتەکەی نانێری دڵنیابی لەوەی وەکو چۆن من و تۆ ئاوا یەکتریە بینین دڵنیابی لەوەی کە هەموو سنووری زۆنی ساوس جگە لە کەرکووک 5,000 بەرمیل نەوتی بەرهەمی هەیە لەبەرەوەی وەزارەتی سامانە سروشتەکان لە چەند ساڵی ڕابردووە پرۆسەی بەرهەمهێنانی لە ئەو گەشەپێدانی کێڵگەنەوتەکانی لەو ناوچانە بە ئەنقەس ئیهمال کردووە دڵنیابی 5,000 بەرمیل بەشی خواستی یان پێداویستەکانی سلەیمانی ناکا لەوە زیاتر دڵنیابی لەوەی کە ئەو لیستی موچەیەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی و موچەی پێئەدا بە خەڵک جیاوازە لەو لیستی موچەیە کە حکوومەتی ناوەندی لەلایەتی وە موچە ئەنێرێەوە هەمیشە شتێک لە نیوە یان با بڵێن هەمیشە 500 ملیاری نردوو ئەگەر موچە خۆی 800 ملیار بێ یعنی ئەگەر تۆ لە هەموو ئەمانە دڵنیابی کە سلەیمانی و دەوروبەری لە ڕووی اقتصادیەوە ناتوانێت سوودمەند بێ لە پابندبوون بە ناوەند گوناح نییە بۆ چاواشەکردنی خەڵک و ئاراستەکردنی خەڵک بە ئاراستەیەکی جیاواز پرۆژەیەک پێشکەشکەی منەزانم هاوڕێ ئازیز و خۆشەویستەکانی من لە گۆڕان هەموم ڕاستیان نازانن دەزانن یەکێتی داهاتی سنوورەکانیان پێش ناداتێ زۆر باشە دکتۆرە دەزانن سلەیمانی دەرچێکی نییە بۆی نەوتەکەی بەڕێز دیانی پێدوات تا ئێستا باشی ئەوە یعنی بەباشی لەوە تێگەیشتون بەڵێ یعنی ئێستا یەکێتی وەکو حیزب بە فەرمی ینی پشگیری ئەم پرۆژێ ناکەوە پەرلەمانتارەکانی لێرە میوان بوون پێشتر ئەوانەی کە بیرۆکانە بۆ بازەوەکە کەمە ئەوە شتێکی ناقانونی نییەوە کە بۆ هەموو پارێزگەکانە تەنها بۆ سلێمانیش نییە بۆ نمونە باز لەوەکە کە پێشتر حکوومەتی عێراق لە مەسەلەی بودجەی پەرەپێدانی پارێزگاکان لە مەسەلەی گەنمی جوتیاران لە مەسەلەی دەرمان ڕاستەخۆ مامەڵی لەگەڵ پارێزگاکان کردووە. ببوورە گوێم لە دەنگە نییە هیچ ببوورە. بەڵێ پرسیارەکەم لەسەرەوە بوو تاکو ئێستا ئەوەندەی کە بەڕێز داگدار بێ وەکو یەکێتی نیشتیمانی وەکو حیزب لەگەڵ ئەم پرۆژێنی کە مامەڵە حکوومەتی عێراق ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ پارێزگاکاندا بکە اینجا سەبارەت بەوەش کە پەرلەمانتارەکان پێشتر لەم بەرنامەیە ئامادە بوون کە بیرۆکانە بۆ بازدەو دەکەن کە ئەمە دابشکردنی هەرێم نییەوە بۆ هەموو بۆ هەولێری شەو بۆ دۆکی شەو بۆ سلێمانیشەوە پێشتریش حکوومەتی عێراق بە شێوەیەکی ڕاستەخۆ مامەڵە لەگەڵ پارێزگاکان کرد لە بودجەی پەرەپێدانی هەرێمەکان لە مەسلەی دەرمان لە پێدانی پارەی گەنمی جوتیاران. کاکە هیچ بینم نەمەگوێم لە هیچ نییە. بەڵێ بینێرانی بەڕێز و خۆشەویست دوای ناوبڕێک دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای
تامێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕنی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان. لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە 25 دلار زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆجیای نوێ. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان دکتۆر ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان تاوەکو ئێستا یەکێتی نیشتیمانی وەکو حەزب پشتگیری لەوە ناکە کە ڕاستەوخۆ مەسەلەن پارێزگاکان مامەڵە لەگەڵ بەغداد بکەن. پرسیاری دومیش سەبارەت بەوەی کە پێشتر کۆمەڵێک پەرلەمانتار لای ئێمە میوان باسییان لەوە کرد کە بیرۆکەی مەسلەی ئەوەیە کە تەنە لە ڕووی داراییەوە مامەڵە حکوومەتی عێراق مامەڵە لەگەڵ پارێزگاکان بکامە نابێت تۆی دابەشکردنی هەرێم. سەبارەت بە پرسیاری یەکەم دووەم با لە دووەمەوە دەست پێکەم ئەوەی کە بە تەنها لە ڕووی داراییەوە مامەڵە بکە لە ڕاستیە ئێمە دوو مادەمان هەیە لە ناو دەستوری عێراقیە و لە حکوومەتی ناوەندی بە گوێرەی دەستور مامەڵە لەگەڵ پارێزگاکانە کاتەنانە لە ڕووی داراییشەوە. لە مادەی 121 و 122مان هەیە لە دەستوری عێراقی کە بە ڕوونی باسی ئەوەکە کە مامەڵەکردن لەگەڵ پارێزگاکان و لەگەڵ هەرێمەکان و لەگەڵ پارێزگانەی کە لە ناو هەرێمەکانە ڕێک نەخراون بە ڕوونی باز لەوەکە کە ئەڵێ ئەو پارێزگانەی کە حکوومەتی عێراقی مامەڵەیان لەگەڵەکە دوو جۆرن یا ئەوانن کە لە ناو هەرێمەکانن یا ئەوانن کە لە دەرەوەی هەرێمەکانن. گریمان و باسی ئەومان کرد کە ئەو پارێزگانی کە باوای دانین دەکرێت بە تەنیا حکوومەتی ناوەندی مامەڵە لەگەڵ سلەیمانیا بکە وەکو پارێزگایەک لە مادە قانونیەکە بە ئاشکرا باز لەوەکە ئەڵێ حکوومەتی عێراقی لە داهاتی گشتی ئەو داهاتانەی کە بە شێوەیەکی مەرکەزی کۆکراونەتەوە یارمەتی دارایی و ئابووری پێشکەشی پارێزگاکانەکە لەسەر بنەمای ژمارەی دانیشتوانەکانیان و پێداویستیەکانیان و مەوریدەکانیان واتە لەسەر بنەمای داهاتەکانیان کە ئەمە بەڕوونی ئاشکرایە. ئەشکرایەکەی ئەوەیە هەر پارێزگایەک داهاتەکانی نەدا بە حکوومەتی ناوەندیش بە هیچ شێوەیەک ئامادە نییە لە ڕووی داراییەوە هاوکاری بکە. ینی من لە بە تێدەگەم ینی ئەمە من ئەم قسەی پارتی دووبارە ناکەمەوە کام و ڕۆژێڵێ ئەوەی کە سلەیمانی ئەوەی کە گۆڕانەکان داوایەکەن دابشکردنی یەکێتی و دروشمی نەتەواتی بە گۆڕان نافرۆشمەوە چکە کاگنۆشیروانێکێکە لەو سەرکردانەی کە ڕەنجێکی گەورەی داوە لە پێناوی ئەوەی کە هەرێمی کوردستان بگا بەم دۆخەوە هەرێمێکی هەبێ. ینی ئێمە نە من و نە خەڵکی تر و نە هیچ حیزبێکی تر ناتوانێت دروشمی نەتەواتی بە بزوتنەوەی گۆڕان و هێزێکی تریش بفرۆشێتەوە کە پرۆژێکی وان پێشکەش کردووە. بەڵام حقیقەتی قانونیمان هەیە. حقیقەتی قانونی ئەوەیە کە ئەگەر مەوریدەکانت داهاتەکانت نەدەی بە ناوەند لە ڕووی داراییەوە هاوکارن نابێ و من دڵنیام ینی چۆن ناوم ڕێواسە ئاوا دڵنیام کە بزوتنەوەی گۆڕان ئەم بابەتی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە مناقەشە نەکردووە کە ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەیی ئەوەی تایە ئەو داهاتەی کە لە سلەیمانی کۆ ئەکرێتەوە و داهاتی گشتیە لە جیاتی هەولێر بیگەڕێنێتەوە بۆ بەغداد. من دڵنیام ئەم مناقەشەی نەکرۆ وەلەو ڕێکەوتنەی کە ئێمە هەردوو لە هەمانە بابەتی وا مناقەشە نەکراوە بەعکسەوە بابەتی با بڵێین ناناوەندێتی ئیداری مناقەشە کراوە بۆ پارێزگاکان و تەسبیت بووە. ئەمەش طبعا لەگەڵ پایتەختی هەرێمی کوردستانە نەک لەگەڵ پایتەختی عێراقیە. لەبەر ئەوە ینی ئاستەنگی عەمەلی و ئاستەنگی قانونی بەرامبەرم پرۆژەیە ئەوەیە کە ڕوونم کردەوە ئەو ئاستەنگە قانونیەکەی تێبێ داهاتەکەت بدەیت و ئاستەنگە عەمەلیەکەشی ئەوەیە کە من تەسەور ناکەم یەکێتی نیشتیمانی کوردستان ئیدارەی سلەیمانی ڕەزامەند بێ بەوەی کە داهاتەکانی بداتەوە بەغدا لە جاتیەوەی بیداتەوە بە پایتەختی هەرێمی کوردستان چونکە لە دوو ئیدارەیە ترسێ و لە دوو مەسەلەی دابەشبوونی هەرێمی کوردستانە ترسێ بۆ جارێکی تر بەسەر دوو ئیدارەیە کە قوربانیەکی زۆر و تەنازولێکی زۆری کردووە بۆ ئەوەی کە بابەتی دوو ئیدارەی نەمێنێ و لە دەیان حەقی خۆی خۆش بووە لە بەرامبەر پارتی و لە بەرامبەر ئەوەی کە پەڵبگرتنی پارتی تەنها بۆ ئەوەی کە بابەتی دوو ئیدارەی بڕەوێتەوە. بەڵێ زۆر باشە دکتۆرای چارەسەرەکە چییە کە ئێستا مەسەلەن نەوە پێشنیازێکی باش بێ بۆ مەسەلەی موچە نە لە ناوخۆدا حکوومەت کێشەی موچەی فەرمانبەران چارەسەرکردنی چارەسەرەکە چی خەڵکی کوردستان دەبێت چی بکەن؟
ئەزانی چۆنا وەکو باسم کرد چارەسەرەکە ئەوەیە یەکەم هەموو هێزە سیاسیەکان لە دۆخی چاواشەکاری و خەڵک بەلا ڕێدابردن بێنە دەرەوە و بە فعلی بەشدار بن لە چاکردنی ئەم دۆخێکی ئێستا هەرێمی کوردستانی تیا ئەمیش بەوە ئەکرێ یەکەم ئەم حکوومەتەی ئێستا هەیە بە هەموو پێوەرەکان و پێوەری زانستی سیاسی هەر حکوومەتێک کە شکستی هێنا هەڵەوەشێتەوە خۆی ئەگەر شعوری هەبێ خۆی ئیستیقالەکە ئەگەر نەیبوو ئەبێ داوای هەڵوەشانەوەی بکرێەوە هێز سیاسیەکان ئەمە بکەن ینی داوا بکەن بە یەکەوە هەمومان بگەینە ئەو قەناعەتەی کە ئەم حکوومەتێکی شکست خواردووە زۆر ئاساییە هەمومان تای بەشدار بووین بەڵام هەرێکەوە بەقەدەر خۆمان بەڵام حکوومەتەکە حکوومەتێکی سەرکەوتو نەبوو حکوومەتێکی بچووکتر دروست بکرێ لە 2000 پێک هاتبێ بە موقت ئامادەکاری بکە بۆ هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان و بتوانێت حکوومەتی خەڵکی کوردستان لەم دۆخە بباتە دەرەوە و بابەتی داهاتی نەوت بەمانە ڕاستەقینەکەی بخرێتە خزمەتی خەڵکی کوردستان هەم ئەوەی کە بە بۆریە فرۆشتێ هەم ئەوەی کە لە ڕێگەی تەنکەرەکانەوە فرۆشتێ هەم داهاتی مشتقاتی نەوت یعنی کارەساتێکی گەورەیە بە هیچ شێوەیەک باسی داهاتی بەرهەمەنەوتیەکان ناکرێت لە ناو حساباتی هەرێمی کوردستانە مع العلم من بۆ خۆم نووسراوی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستانی ساڵی 2011 و 12 لەلایە کە بە $100 ملیۆن ینی بە $100 ملیۆن $200 ملیۆن $250 ملیۆن پارەی بەربەست بە تەنها بەرهەمەنەوتیەکان دراوە بۆ پەرەپێدانی پارێزگاکان خەرج کراوە بۆ پرۆژە خەرج کراوە قەرزی کۆمپانیا نەوتیەکانی پێدراوەتەوە ئێستا لە ناو حساباتە داناندرێ لەبەر ئەوە یەکێتی بە پلەی یەکەم دەتوانێت ڕۆڵ ببینێ لە گۆڕینی ئەم دۆخەی کە ئێستا هەرێمی کوردستانی تایە بەوەی بە ئاشکرا بە دەنگی بەرز بە بێ سڵەمینەوە بڵێ ئیتر ئەم دۆخە تەواو قبول ناکرێ تحمل ناکرێ لەبەرەوەی خەڵکی من جەماوەرەکەم مەکتەبی سیاسی حیزبەکە پەرلەمانتارەکانم متمانەیان بە ستافەکەی یەکێتی بە تیمەکەی یەکێتی لە حکوومەتی هەرێمی کوردستان نییە لەوەی کە ئەوان بە فعلی بەشدارن لە دروستکردنی قەراری سیاسی و اقتصادی لە ناو هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانە طبعاً بە نوێنەرانی هەردوو باڵەکەوە بە ئەوانەی ناوەندی بڕیار و بە ئەوانەی کە لە باڵی خاتوهێرۆن هەردوو لا ئەوەی کە بەڕێستا قوبات کە لە ئەنجومەنی هەرێمی نەوت و غازە بە حیاتی نەیتوانی و قەتیش ناتوانێ قەناعەت بە پەرلەمانتارەکانی یەکێتی بکا کە ئەو داهاتی ئێستا هەیە داهاستی ڕاستەقینەی هەرێمی کوردستانە لەبەرەوە ئەمە ئاساییە ئێمە هەمومان بەیەکەوە ئەگەر بەڕاستمانە ئەگەر لە خەمی خەڵکی کوردستانین ئەمە بکەین بۆ ماوەیەکی موقت یا بۆ ماوەیەکی کاتی پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە ئەو لەو ماوە کاتەیە حکوومەتە هەڵوەشاوەکە حکوومەتەکە هەڵوەشێتەوە متمانە بە حکوومەتێکی تازە زۆر باشە دکتۆرە موقت بێ و کاتی بێ و ئەو ئامادەکاریانە بکە بەڵێ زۆر باش ئێوەکو ناوەندی برەر کە داوای حکوومەت دەکەن یان هەڵوەشانەوەی حکوومەت دەکەن ینی هیچ گفتوگویەکەتان لەگەڵ هێز سیاسەکانی دیکە کردویندا ئەو چ جۆرە حکوومەتێکە ئێوە کە مەسەلەن داوای دەکەن پێک بێنرێتەوە حکوومەتە هەڵبوەشێتەوە جارێ ناوەندی بڕیار یەکەم با بڵێن یەکەم بەشە یان یەکەم هێزی سیاسیە بەداخەوە کە هێزی سیاسی نیە بەشێکە لە هێزێکی سیاسی کە بە ئاشکرا ئەڵێ ئەم حکوومەتە شکستی خواردووە و دەبێ ئەم حکوومەتە هەڵبۆشێتەوە هەرچی ئەوانی ترە هەندێک ئەڵێن با موچە چاک بکرێ هەندێک بۆ نمونە لە هەواڵەکانمان لە بزوتنەوەی گۆڕان تا ئێستا ینی کە وەزیرەکانیشان لەوێ نەماوە دەستیان لێبەر نابێ هەندێکی ترەڵێ ئەگەر دەستمان لەم حکوومەتە بەر ببێ و تۆزە ئومێدەش هەیە کە نامێنێ ئەوەی کە ئێمە خواستمانە ئەوەیە کە هەمومان بەیەکەوە ئیقراری ئەوە بکەین دان بەوەدا بنین کە ئەم حکوومەتە لە ئاستی خواست و پێداویستەکانی خەڵکی کوردستانە نەبووە و بەرپرسیارەتەکەشی هەڵبگرین بەرپرسیارەتی شکستهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن ئەو هێزانەی کە بڕیار دروستەکەن لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە و سیاسەتی حکوومەت ئاراستاکەن بەرپرسیارەتەکەی هەڵبگیرێ ئەوە لەلایەن هێزە سیاسیەکانەوە دوای ئەم ئیقرارکردنە بین ینی باز لەوە بکەین کە چۆن حکوومەتێکی تاز ئەم حکوومەتە خۆی ئیستیقالە بکە بە ڕسمی ئیستیقالە بکە داوای لێبوردن لە خەڵکی کوردستان بکە و حکوومەتێکی ڕەشیقی دە 12 وەزارەتی دروست بکرێت طبعاً ئەمە لە ڕێگەی کاراکردنەوەی پەرلەمان و بە ڕێگەی کاراکردنەوەی پەرلەمانەوە نەبێت ناکرێ و دەبێ بارزانی کە بەداخەوە ینی حەکیم نەبوو لەو قسانەی کە ڕۆژە کە کردی لە باشیک سەبارەت بە ناڕزایەتەکانی خەڵک حەکیم نەبوو موفق نەبوو لە هەڵبژاردننی وشەکانیان موفق نەبوو لە دڵنەواییکردنی خەڵکی کوردستانە دەبوو لە جاتی ئەوەی
ینی دەبوو داوای لێبوردن کا لەوەی کە بەهۆیە لە هۆیەکان بیتوانێت شەڕی داعش وەکو زەریعەیەک بەکاربێنێ کە نەیانتوانی وەکو پێویست خزمەتی خەڵکی کوردستان زۆر باشە دەبێ خۆی ئەم ڕۆڵە ببینێ لەوەی کە بەڵێ ینی ئەوەی کە ئێستا زۆر خەڵک پێیان وایە ئەو داواکاری وەکو ناوەندی بڕیار پەیوەندی بەوەیە کە پۆستانیە لە حکومەت ئەمە بۆ پۆستە یاخود بەشێک ینی خەڵک تۆمەتبار دەکە مەسەرەن ئەمە مەسەرەن تۆمەتبارتان بکەم پرۆژەیەکی پارتی بێ بۆ هەڵۆشانەوەی حکومەت. جارە یەکەم هەڵۆشانەوەی حکوومەت هیچ لە بەرژەوەندی پارتی نییە و ئەو هێزانەی کە ئێمە بەوە تۆمەتبارەکەن خۆیان ئەسڵەن دڵیان نایە دەستیان لە حکوومەتێک بەرببێ کە دەمێکە وەزیرەکانیانی لێ دەرکراوە. ینی ئەوە لەبەرەوە ئەم تۆمەتێکی تۆمەتێکە من حەز ناکەم جوابی بدەمەوە ئەمە یەکەم شت. دووهام ئەبێ ئەوە لەوە ینی هەمومان لەو قۆناغە بینە دەرەوە تۆمەتبارکردنی یەکتری بە پارتی بوون لەبەرەوەی هەر کەسێک لە هەر قۆناغێکە ئەگەر ئەوە بە پارتی بوون حسێبێر ینی تۆمەتی پارتی بوون عیبە بێ هەر کەسێک لە قۆناغی لە قۆناغەکانی خۆیان شتێک لە پارتی بوونی دراوەتە پاڵوە ئەو کاتێک خۆی چنێ دڵی یەشاو و نیگەران بووە ئێمەش بەنسبەت ئێمەشەوە وایە. ئێمە ئیسپاتی ئەو حقیقەتەمان کرد کە نە پاشکۆی گۆڕانین و نە پاشکۆی پارتی دیموکراتی کوردستانین. کاتێ داوای هەڵۆشانەوەی حکوومەتەکەین و بەدەنگی بەرزەڵێن حکوومەتەکە شکستی خواردووە و داهاتە دزرێ و لەم لاو لەولات ینی واز لە دزە پێکردنی ئەولا ئەولای داهات بێنن ئەوە بەڕاستەوخۆ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانمانە و لەگەڵ هەر کەسێکمانە کە شەریکە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە بەهەدەردانی داهاتی هەرێمی کوردستانە کە خەڵکی تر بە ئاسانی جورئەت ناکام قسانە بکە. ئەمە یەکەم. دووهەم شت ئێمە لە یەک بابەتە ینی ئێمە بەداخەوم کە بەشێکی ئەم ڕاگەیەندراوە هەڵبژێراوە ئەم قسەی لەسەر کراوە سەبارەت بە دابەشکردنی هەرێمی کوردستان بەسەر پارێزگاکانە بەڵێ بەدەنگی بەرز ئێڵێن ئێمە دژی ئەوەین لەبەرەوەی یەکەتی نیشتیمانی کوردستان کە ئێمە بەشێکین لەو حیزبە حیزبێکی کوردستانیە حیزبی بەتەنها سلەیمانی نییە زیاتر لە 220,000 دەنگدەری لە هەولێر و لە دهۆکە هەیە. ئەم حیزبە ئەگەر بێ ئەمەک بێ بەرامبەر بە دەنگدەرەکانی خۆی و ئەم دەنگدەرە ئازیزانەی کە لەژێر ترس و تۆقی نادەنگیانداوە بە یەکەتی نیشتیمانی کوردستان بەجێیان بهێڵێ و هەموو سوقل و قورسایی خۆی بخاتە سلەیمانیە کە بۆ خۆی مجازەفەیە بەمانە سیاسی ڕاستەقینەکە ئەوی ژەوەیە کە لە سلەیمانیە ئێمە زۆرینە نین ئۆپۆزیسیۆنی پێشوو دەتوانن بە ئاسانی دەسەڵات لە بندەسی یەکەتی نیشتیمانی کوردستان بێنە دەرەوە و بیکەن بە ئۆپۆزیسیۆنێکی محتەرەم. لەبەر ئەوە ئەمە ینی ئرهابێکی فکری ڕاستەوخۆیە ناکرێ ڕەفیقەکانمان ئازیزەکانمان ئەوانەی کە وەکو چاوی خۆمان خۆشمانوێن ئەوانە کە سوکاری ئێمە لە زوتنەوەی گۆڕان پیان وابێ هەر کەسێ لەگەڵ ئەوان نەبوو پارتیە و هەر کەسێ لەگەڵ ئەوان بوو نیشتیمان پەروەرە و خەڵکی خۆشەوە و لە بەرەی خەڵکە. ئێمە لە ڕاگەیەندراوەکەمانە دوو قسەمان کردووە. قسەیەکیان ڕاستەوخۆ بۆ پارتی دیموکراتی کوردستانە کە ئەوان لێی نیگەرانن قسەیەکیشیان ئیسباتکردن و دووپاتکردنەوەی ڕوئیای خۆمانە بۆ هەرێمی کوردستان کە ئێمە پێمان وایە هەرێمی کوردستان 4 پارێزگایە و دەبێت کەرکووکیشی لەسەر بێ و هەمووی بەیەکەوە هەرێمێکی فیدراڵی بەهێز بێ دیموکراسی تایە بەرقەرار بێ و خەڵکێکی پاکی ئەمینی دەست پاکی ڕاستگۆ لەگەڵ پەیامەکانی خۆیانە حکومی بکە. ئیتر خەڵکی تر بەچی تۆمەتبارمانەکە دیارێکی پارتی دکتۆرە لە چی نیگەرانە لەو بەیاننامەیەوە؟ من ینی باەک ئەمە یەک قسە بکەم. بەڵێ پارتی لە چی نیگەرانە لەو ڕاگەیەندراوەیەوە؟ بەڵێ فەرموو. لەوەی کە ئێماڵین داهات شەفاف نییە لەوەی کاڵین پارە وەکو خۆی ناگاتە خەڵکی کوردستان لەوەی کاڵێن لەم لاو لەولاوە دزە بە داهاتی نەوتەکرێت لەوەی ینی بە ئاشکرا ئاشتێورامی بۆ خۆیڵێ کە داهاتی نەوت ینی بەرمیلێک نەوت بگاتە $100 ملیۆنێکیش ئەمە کێشەکە چارەسەر ناکرێ ئەمە پەیامەکەی وازەحە ئەڵێ ئەمە لەم لاو لەولاوە پارەی هەرێمی کوردستان بەهەدەرە درێ بەڵام خەڵک بە ئاسانی لە پەیامەکەی تێنەگەیشت ینی ئەو نەیتوانی پەیامەکەی بگەێنێ بە خەڵک ئەوی ژەوەیە کە بەشێک لە داهاتی ئەم هەرێمە بەهەدەرە درێ وتومانە حکوومەت سەرکەوتونیە شکستی خواردووە سەرۆکی حکوومەتەکەی پارتی دیموکراتی کوردستانە یعنی ئەوان ڕسمی سیاسەتەکەن لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە بێگومان ئەمەیان پێخۆش نییە. ئەمە باز لەوە بکەم کە ینی مەسلەی ئەوەی کە کێ لەگەڵ پارتی و کێ لەگەڵ پارتی نییە ئەمە مەسلەیە کە ئەو کەسانی کە لە ناوەندی بڕیارن هیچ پێویستیان بەوە نیە لەگەڵ هیچ کەسێک بن بۆ وەکو پاشکۆ و بەش بە حاڵی خۆم بۆ یەک لەحزەش ئەو ئەحساسم لەلا دروست ببێ کە ئاراستی ناوەندی بڕیار بە ئاراستی پاشکۆیەتیە بۆ هەر هێزێکی سیاسی
جگە لە یەکێتی نیشتیمانی کوردستان جگە لە بچووکیکردن بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ یەک ڕۆژیش لەگەڵی نابم بەڵام تۆ بەندبارکردنی خەڵکی تر لەبەرەوەی لەگەڵ تۆ ناگونجێ لەبەرەوەی لەگەڵ پرۆژەکەت ناگونجێ لە پرۆژە ناواقعەکەت ناگونجێ بە پارتی بوون بەڕاستی ینی من دڵنیام لەوەی کە سەرکەوتوو نابێ و ئەمەوێ باز لەوە بکەم کە دڵنیام لەوەی یان هیوادارم ئەم بۆچوونەی من ڕاز نەبێ کە پارتی دیموکراتی کوردستان ئەگەر بەڕاستە و خۆش ئەمە نەڵێ لەوانەیە لە دڵەوە زۆر پێی خۆش بێ سلەیمانی و گەرمیان و ڕاپەڕینە کۆڵ ببێتەوە و ئەو کاتە بە بیانی ئەوەی کە ئێوە چوون لەگەڵ بەغداد تەنسیقتان کرد 1 دینارتان نادەمێ ئەو داهاتەی کە هەیە چکە لە ناوچەکەی ئەو هەموو کێڵگەکانی نەوت ماشەڵڵا یعنی بەرهەمەکان بەرهەمێکی زۆر باشە و دەستی گرتۆ بەسەر ئاوانە و بای حەسەنە لەبەر ئەوە بە لە دەستدانی 105,000 بەرمیل نەوت لەگەڵ چەند ملیار دینارێکی داهاتی گومرگەکان ئەو ناوچەیەکی زۆر گەورەی لە کۆڵە بێتەوە هەم لە ڕووی خەرجیەوە و هەم لە ڕووی موچەوە و هەم لە ڕووی دانیشتوانەوە ئەو کاتە ڕەنگە پەنا بۆ شتی تر ببا ینی بۆ دوور ئەگەر دوور بڕوانێ پارتی دیموکراتی کوردستان بۆ دوور بڕوانێ ڕەنگە لە بەرژەوەندی بێ ئەگەر سلەیمانی و دەوروبەری محاولە بکەن لە ڕووی داراییەوە خۆیان بە عێراقەوە ببەستنەوە چکە ئەوەی کە ئەمێنێتەوە هەم ئەم ناوچەیە زۆر زیاتر نەوت ڕۆژانە بەرهەمەهێنێ و هەم خەرجیەکانیشی بە بەراورد بە سلەیمانی و دەوروبەری و ژمارەی دانیشتوانەکەی کەمترن ئەرکێکی زۆر گەورەی لە کۆڵە بێت. بەڵێ زۆر باشە دکتۆرە کاتمان کەمەوە گەر بە کورتی وەڵامی چەند پرسیارێکی ترمان بدەیتەوە سەبارەت بەوەی کێسە قسێکێ لەسەر و ڕاگەندراوی ئێوە باز دەکەن کە ئێوە دەستان بۆ ئەسلی کێشەکە نەبردووە کە سەرۆکایەتی هەرێمە کە قەیرانی سیاسی و قەیرانی داراییش پێویستە بەم پرسەوە یعنی گۆڕینی حکوومەت ئێستا قەیرانی سیاسی چارەسەر یاخود دەبێت کێشەی سەرۆکایەتی هەرێم چارەسەر بکرێت. ئەزانی سەرۆکی هەرێم بڵێن ینی سەرۆکایەتی هەرێم یان پۆستی سەرۆکی هەرێم پۆستێکە جەدەلێکی زۆری لەسەر وەکو قانونیەک و پەرلەمانتارێک لێم بپرسی بەڕێز بارزانی سەرۆکی شەرعی هەرێمی کوردستان نییە سەرۆکی ئەمری واقعی هەرێمی کوردستانە دیفاکتۆیە سەپاوە واقع سەپاندوێتی بەسەر خەڵکی کوردستانە لە ئێستاە ڕەنگە هۆکارەکەی شەڕی داعش بێ ڕەنگە هۆکاری تری هەبێ ڕەنگە لەم بەرنامەیە مەجای ئەوە نەبێ هەمووی مناقەشە بکەین بەڵام بە ئەمری واقع منە پرسم بە ئەمری واقع ئێستا ئەوەی براوەی ئەو ناکۆکی و شەڕانەیە جگە لە پارتی دیموکراتی کوردستان کێیە بەڕوونی بە ئاشکرا بە چاوی هەموو خەڵکی کوردستانەوە مامەڵەی سەرۆکی هەرێمی لەگەڵەکرێ وەکو پێشەنگی شەڕی داعش ئەناسرێ هەموو جنگەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستانە لەبەر دەستیایەتی بە هەر چوار هێزە سیاسەکەی تر یەک لەسەر دەی ئەو دەسەڵاتیان نییە کە ئەوان ئێستا هەیەە لەبەرەوە بەڵێ پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان پۆستێکە کە جەدەلی زۆری لەسرە و هەڵگری ئیشکالیەتی زۆرە و یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی ئەو دۆخە بڵێن سیاسیە ناهەموارە نالەبارەی کە ئێستا خەڵکی کوردستانی تایە بەڵام بێگومان کە تۆ داوای گۆڕینی حکوومەتەکەکەی دەبێت کە پەرلەمان کاراکەیتەوە بۆ ئەوی پەرلەمانیش کاراکەیتەوە دەبێت کێشەی سەرۆکی هەرێمە چارەسەر کردبێ چونکە بۆ تەشکیلکردنی حکوومەتی تازە بێگومان دەبێ ئەو کەسەی کە ڕاست پێرێ بۆ تەشکیلکردنی حکوومەتێکی تازە سەرۆکی هەرێمێکی شەرعی ڕای بسپێرێ لەبەرەوە ئەمانە هەمویان پەیوەستن بەیەکەوە و ئەوە چارەسەرێکی ئانیە کە ناوەندی بڕیار تەرحی کردەوە من ێستا لە مۆقعەکانیم دانیشم بە تایبەتی دیفاع لە ناوەندی بڕیارکەم من دیفاع لە یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم و خەمی ئەوەمە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا هەڵوێستەکانی لە ئاستی چاوەڕوانی جەماوەرەکەیانین لەبەرەوەی ڕۆژانە لە فەیسبوک لە تەلەفۆن دایان نامەمان بۆ دێ خەڵک جوێنمان پێدا زۆر باشە دکتۆرە شەیدەکانتان بەهەدەرد بەڵێ یعنی ئێوە ئێستا وەکو ناوەندی بڕیار بارزانی بە سەرۆکی هەرێم نازانی یاخود قسە لەسەرەوەیە بۆچی مەسەلەن سەرکردایەتی ناوەندی برا بە تایبەتی کاکۆسرت کە دەستی لە کار کێشەوە تاکو ئێستا لە جێگیری سەرۆکی هەرێم لە ڕاستیا ئەو پرسیارە لە خۆی بکەن من ناتوانم نەجاتی ناوەندی بڕیار باسیەوە بکەم کە سەرۆک بارزانی سەرۆکی شەرعیە یا سەرۆکی شەرعی نییە من ڕێی خۆمم پێوتی وەکو پەرلەمانتارێ و ئەم مناقەشەیەمان تا ئێستا بەیەکەوە نەکردووە سەرۆکێکی شەرعیە یا سەرۆکی شەرعی نییە یعنی من دکتۆرام لە قانونا هەیە و ئەندامی پەرلەمانی کوردستانم ڕێی خۆمم پێوتی بە ئەمری واقع سەرۆکە
و شرعیەتی و سەنەدی قانونی لە پشتەوە نییە بە معنای کەلیمە بەڵام بە ئەمری واقع ئێستا ممارەسەی هەموو دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمەکە و ئێستا یەکێکە لە سەرۆکە بارزەکان و دیارەکانی شەڕی داعش و هەموو کەس مامەڵەی لەگەڵەکە و ئێمە ینی ئەم واقعە هەیە بوونی هەیە کەس ناتوانێت ئەم ڕاستیە بشارێتەوە بەڵام ممارەسەکردنی دەسەڵاتەکان لەلایەن بارزانیەوە سەنەدی شەرعی و قانونی نییە و نە ناوەندی بڕیار و نە هیچ هێزێکی تری سیاسی لە هەرێمی کوردستانە ناتوانێت ئەم شەرعیەتە بدا بە سەرۆکی هەرێمی کوردستان ئەوەی کە شەرعیەتەدا بە سەرۆک بە پۆستی سەرۆک لە هەرێمی کوردستانە تەنها هەڵبژاردنە و یان پەرلەمانی کوردستان ئەگەر یاساکە بگۆڕایە ئێمە پێشتر یاسایەک ینی پرۆژە یاسامان هەبووە پرۆژەی هاوبەشی هەر چوار حیزبەکە ئێستش ئێمە ئەو پرۆژەیە هەر پرۆژەمانە و ئێمە لە ناوەندی بڕیار بین و لە هەر کوێ بین ئەو پرۆژەیە هەر پرۆژەیەکە کە پێوەی پابندین لەگەڵ کۆمەڵ و یەگرت و گۆڕ. بەڵێ سوپاس دەکەم ئەگەر بە کورتی چەند پرسیارێکمان ماوە دکتۆرە سەبارەت بە مەسەلەی ئەو حکوومەتێک کێوە داوا دەکەن ینی قسەتان لەگەڵ لایەنە سیاسەکانی تر کردووە یاخود لەگەڵ باڵەکەی خۆتان لە یەکێتی نیشتیمانی یاخود قسە کراوە ینی چ جۆرە حکوومەتێک دەبێت بۆ ماوەی چەند دەبێت ینی پێکاتەکە لەسەر چ بنەمایەک پێک دێت؟ ئێمە لەگەڵ هیچ هێزێکی سیاسی قسەبان نەکردووە و ئەگەر بڕیار بێ قسە بکرێت جارە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەو بابەتە دەبێ مناقەشە بکرێت لەبەرەوەی هەردوو باڵەکە خەڵکیان هەیە لە ناو ئەم بڵین لە ناو تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە خەڵکی هەردوو باڵەکەی تایە ڕەنگە باڵێک لە باڵێک زیاتر خەڵکی هەبێ مناقەشەیان بابەتە نەکراوە بەڵام ئەوەی کە قسەمان کردووە بە یەکەوە لەوەی کە ئەبێ یعنی وەکو چارەسەر حکوومەتی ئایندە ئەبێت چۆن بێ ئێمە پێمان وایە ئەم حکوومەتی ئەم هەموو وەزارەتەی هەبێ پێویست ناکەم هەموو وەزارەتەی هەبێ حکوومەتێکە ئەبێ هەموو جهدی خۆی توانای خۆی کۆ کاتەوە بۆ سێ بابەتی سەرەکی یەکەم موچەی خەڵک کۆکردنەوەی داهات بە شێوەیە کە ڕێگری بکرێت لە بەهدەردانی داهات بۆ موچەی خەڵک دووەم شەڕی داعش بکە سێم ئامادەکاری بکە بۆ هەڵبژاردنێکی پاک و دروست بۆ ئەوەی کابینی بۆ ئەوەی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ینی پەرلەمانتارانی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان هەڵبژێرێ ئەرکەکانی ئەمە بێت سێ ئەرکی محەدد واز لە پەرتکردنی تواناکان بهێنێ و چەند وەزارەتێکی تایبەت بە خزمەتکردنی خەڵکی کوردستان بێ و ئەو سێ مهمەی هەبێ شەڕی داعش پێدانی موچە لەگەڵ ئامادەکاری بۆ لەلایەن کێوە پێک بهێنرێت ینی چۆن ئەم حکوومەتە ئیستیقالەکە لایەن کێوە پێک دەهێنرێت ئەو جۆرە حکوومەتێک کێوە دەتانەوێت پێک بهێنرێت خۆی کە حکوومەت شکستی خوار ینی باوەڕم وایە کە زۆربەی هێزە سیاسەکان گەیشتنەوە قەناعەتەی کە کابینەی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستان کابینێکی شکست خواردووە کابینی شکست خواردوو ژەبێ ببێەوەی کەس پێی بڵێ ئیستیقالە بکە ئەو خۆ کە خۆی ئیستیقالە ناکە ئەبێ هێزە سیاسەکان بەیەکەوە دابنیشن و ینی حکوومەت ناچار بە ئیستیقالە بکەن بۆ دروستکردنی حکوومەتێکی بەتواناتە بەڵێ بەوێ پەرلەمان دەتوانێت ئیستیقالە بکات بەوێ پەرلەمان ناکرێت خۆیان بەڵێ سەرۆکی حکوومەت ئیستیقالە بکە حکوومەتەکە ڕاستەخۆ هەڵەوەشێتەوە ئەو کاتە کارەکردنەوەی پەرلەمانە بێتە ئەمری واقعەوە مەسلەیەکی حتمی چکە ڕاستپاردنی کەسێکی تر بۆ ئەوەی کە حکوومەتێکی نوێ تەشکیل بکاتەوە دەبێت بە پەرلەمانی کوردستانە تێ بپەڕێەوە ئەو کاتەش دەبێت مشکلەی پۆستی سەرۆکاتی هەرێم بە شێوەیە لە شێوەکان بە موقت ینی بۆ ئەو دەمانە چارەسەر کرابێ ینی بە میکانیزمێکی جیاواز ینی دیاریکراوە بەڵام ئەمە ڕوونادا هەتاوەکو چوار لایەنەکە و بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان فشاری ڕاستەقینەی ئابووری و سیاسی لەسەر پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی کۆی حکوومەتی هەرێمی کوردستان دروست نەکە ئەویش بەواکرێت کە لە سەرەتاوە باسم کرد مامەڵەکردن لەگەڵ داناگاز مامەڵەکردن لەگەڵ ئێرانیەکان لەگەڵ بانکردنی یان باڵین ئاگدارکردنەوەی قونسڵێتی تورکی و جەنەڵ ئەنەرجی لەوەی کە ئێستا ئیژەکان لەناو حەقەکانی غازا کە ئەم ڕێکەوتنامەیە جێبەجێ نابێ ئەگەر خواستەکانی خەڵکی ئەو زۆنە نێتە دی کە غازەکەی لێ بەڵێ سوپاس دەکەین دکتۆرە کۆتا پرسیارم سەباردەوەی کە بەڕێزت هەم ئەندامی لیژنەی سامانە سوچەکانی لە پەرلەمانی کوردستان و لە لیژنەی دارایش بێگومان بەڕەسەن ئەندامن ئێستا پێتان وایە هەرێمی کوردستان پارەی هەیە بەزنایدا بە خەڵک کاندەی خەڵک پێی وایە ئەم قەیرانە دروست کراوە
لە لیژنەی دارایی ئەندامنی من تەنها لە لیژنەی سامانە سروشتیەکان ئەندام لە ڕاستیا ینی قسەکردن لەسەر مەوزوع لە بڕ نابێ لە خۆڕ ئاوا هەر ئاوا نابێ بەڵام لە ڕووی ڕقەمیەوە بەڵێ ئێمە پێمان وایە ئەو ژمارانەی کە حکوومەت یاریێمی کوردستان ڕایە نەگەێنی وەکو داهات ژمارەی ڕاستین دوورن لە ڕاستیەوە بڕێکی زۆر لە داهات یاریێمی کوردستان لەم لاولەولاوە دزەی پێکرێ و چۆن دابەشەکرێ بەسەرکیا دابەشەکرێ مافیەکانی نەوت چەندیە بن حیزبەکان چەندیە بن یا با بڵین پارتی دیموکراتی کوردستان چەندیە با و یەکێتی نیشتیمانی کوردستان چەندی ئەبا ئایا ڕاستەخۆوەکو پارە پیان نەدرێ یا وەکو نەوت ئەیفرۆشن ئەمانە هەمویان جەدەل و مناقەشیان لەسەرە یەک نمونەی زۆر بەسیتت بۆ ئەهێنمەوە ئەویش ئەوەیە کە 20,000 بەرمیلی ڕۆژانە گوایە لە کەرکووکەوە ڕۆژێک دێ بۆ دوکان من بۆ خۆم بە شخصی چوون بۆ دوکان سرم داوە لەو پاڵاوگەی نەوتە ئەوانەڵێن بە شێوەیەک نەوتمان بۆ نایە هەر لە داسڵجەوە ئەڕوا یعنی ئەوان بە شێوەیەک نەوتیان پێ ناگە ئەمە نمونەیەکی زۆر بەسیتی زۆر بچکۆلانەیە ینی لەسەر ئەو کەواتە پارە نایدەن بە خەڵک دکتۆرە ئەو زۆنەی تر دەبەرەوە بڵێ پارە هەیە نایدن بە خەڵک من پێم وایە پارە لای حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ پارە لای وەزارەتی دارایی نییە پارە لای وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان نییە پارە لای مافیاکانی نەوتە و لای ئەو جەنسەر و قوتبانەیە کە لە ناو هێزە سیاسیەکانە مافیای نەوتیان دروست کردو بەڵێ زۆر سوپاس بۆ دکتۆرە ڕێواز فایق ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵماوی زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا سوپاسیش بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارەنەم تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ